ئاژانسی ئەسۆشیێتد پرێس چەندین وێنەی مانگە دەستکردەکانی لە بیناسازی نوێی گوندی ئەتۆمی ئیسرائیل ئاشکرا کرد کە لە وێنەکاندا بە ئاشکرا چاڵێک دەردەکەوێت کە بە ئەندازەی یاریگایەکی تۆپی پێدەبێت و پێدەچێت بیناکە چەندین قات بێت. ئەوە لە کاتێکدا لە کۆتایی پەنجاکانەوە بەرنامەی ئەتۆمی ئیسرائیل لا دەرەوەی چاودێریەکانی نەتەوەی گرتوەکانەوە بەردەوامە و بەرنامەکەشی بە تەواوی سەربازیە و دژی یاساکانی ئاژانسی وزەی ئەتۆمیە. ئاسۆشیێتد پرێس لەبارەی وێنەکانەوە ڕای دەگەێنێت کە ئەوەکاری ئەو بیناسازیە نازانێت چونکە حکوومەتی ئیسرائیلی وەڵامی ئەو پرسیارانەی نەداوەتەوە کە ڕاستی کردووە، بەڵام پێدەچێت ئەم بیناسازیە لە ساڵی 2018ەوە دەستی پێکردبێت. لە ساڵی 2019دا بۆ یەکەمین جار ناوەندی توێژینەوەی کوورەی ئەتۆمی دیمۆنا ڕایگەیاند کە تیشکی زیانبەخشی ئەتۆمی لەو کوورەیەوە دەرچووە، بەڵام ڕێژەی زیان و تیشکەکەی ئاشکرا نەکرد. ئەم وێنانە لەلایەن مانگی دەستکردی ئەمریکا بلاندلابسەوە گیراوە و دراوەتە ئاژانسی ئەسۆشیێتد پرێس. ڕۆژنامەی هەئارێتسی ئیسرائیلی ئاماژە بۆ دەدات کۆمپانیاکە خاوەنی وێنەی زۆر ڕوونترە لەو پرۆژە بیناسازیە. کوورەی ئەتۆمی دیمۆنا کە دەکەوێتە 90 کیلۆمەتری باشووری قودس لە ناو بیابانی نەقەبدایە و لە کۆتایی پەنجاکانەوە کاری تێدا دەکرێت. چەندین ساڵی ژەو بیناسازیی دیمۆنا لە ویلایەتە یەکگرتووەکانیش پەنهان کرابوو. قەوارەی زایۆنیستی و کوورەی با کارگەی ڕستنوچنین پێ ناساندەبوون. ئەوە لە کاتێکدا باپی خەمڵاندنی ئەمریکا قەوارەی زایۆنیستی لەو کوورەیەدا بە ڕێژەیەک پلۆتۆنیۆمی بەرەمێناوە کە کردوێتە خاوەنی 90 کڵاوەی ئەتۆمی. ئەم ئاشکراکردنەی بەرنامەی نهێنی ئیسرائیل لە کاتێکدا کە ڕۆژانە سەرۆکوەزیرانی قەوارەی زایۆنیستی بنیامین ناتانیاهۆ ڕەخنەی توندا ڕاستی بەرنامەی ئەتۆمی ئێران دەکات کە تا ئێساش بەرنامەکەی تاران لە ژێر چاودێری پشکنەرانی نەتەوە یەکگرتووەکاندایە. ئەمە ژوای کردووە هەندێک دەنگ داوای ئاشکراکردنی وردەکاری بەرنامە ئەتۆمیەکەی ئیسرائیل بکەن. قەوارەی زایۆنیستی لەگەڵەوەی خاوەنی بەرنامەیەکی نهێنی و سەربازی ئەتۆمیە لەلایەک لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانەوە دەپارێزرێت و لەسەروی یاسای نێودەوڵەتیەوە مامەڵەی لەگەڵ دەکرێت و تا ئێستا پشکنەرانی ئاژانسی وزەی ئەتۆمی نەچوونەتە دامەزراوەکانی و لەلایەکی دیکەشەوە وڵاتە بە بۆمبارانکردنی کوورەی ئەتۆمی عێراق لە ساڵی 1970 و بەرنامەی ئەتۆمی سووریا لە دێرزوور دادەنرێت. ئەو کات دەستگای هەواڵگری دەرەکیە و قەوارەیە موساد لە پەنجاکانەوە زانە ئەتۆمیەکانی میسر و عێراق و ئێرانی بە شێوەیەکی ڕێکخراو تیرۆر کردووە بۆ ئەوەی ئەمیشا و قەوارەیە باڵەدەستی خۆی لە ناوچەکەدا پارێزگاری بکات. ئەم وێنانە جارێکی تر نادادگەری سیستەمی نێودەوڵەتی بۆ مرۆڤایەتی وەبیرێنایەوە کە تەنها خاوەنێزەکان دەتوانن چەکی کوشندەی ئەتۆمی بەرهەم بێن و بۆ ترساندن و ملکەتی وڵاتانیش بەکردەوە بەکاری بێنن. کەسیش ناتوانێت لێپرسینەوەیان لەگەڵدا بکات چونکە خاوەنی مافی ڤیتۆن. هەر وڵاتێکی ژوەکو قەواری زایۆنیستی خاوەنی لۆبی بەهێز بێت بە ئەمان شێوە لە لێپرسینەوە پارێزراوە. بەوەش یاسای نێودەوڵەتی لە نێوەڕە کۆجوان و ڕۆمانسیەکەی خاڵی دەکرێتەوە و تەنیا بێزەکان دەگرێتەوە.